بەناوی خوای بەخشندە و میهرەبان. ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە توانیم دووبارە بێمە وەلاتان. لە ڤیدیۆ ڕابردووماندا کۆمنتەکان دیسیبڵ کرابوون. ئەم دیسیبڵا بەدەست من نەبووە، لەلایەن خودی یوتیوبەوە بووە. حەز دەکەم باسیۆ بکەم کەوا ئێمە چۆن بنووسین، چۆن نووسین دەست پێ بکەین، چۆن دەست بە نووسینەوە بکەین وەکو تاکێک. بەڵێ هاوڕێیان، سەرەتا ئێمە لاپەڕێکی سپیمان هەیە، هەر وەکو دیارە. ئێمە چۆن دەست پێ بکەین؟ لە نووسیندا گرنگترین ئامانج ئەوەیە کەوا چی دەنووسیت، بابەتەکەت چییە. وا دابنێتەوە شێعر دەنووسی، وا دابنێتەوە ڕۆمانێک دەنووسی، وا دابنێتەوە چیرۆکێک دەنووسی، وا دابنێتەوە لێکۆڵینەوەیەک دەنووسی. بۆ نمونە ئێمە ئەمڕۆ حەز دەکەین بازدا چیرۆکێکی ژیانی خۆمان بکەین، ناوی لێ دەنێین ئەو ڕۆژەی کە هاتمەوە. ئەمە ناونیشانی چیرۆکەکەمانە. ناونیشان زۆر گرنگە، چونکە ناونیشان وا دەکات تۆ خوێنە ڕابکێشیت. ئەگە بتوێ بۆ خەڵک بنووسی، بۆ نووسینەکانت ببێتە پەبلیک، بچێتە ناو بازاڕەوە، ئەوا دەبێ ناونیشانێکی وا دابنێت کەوا سەرنجی خەڵک ڕابکێشێت. لێرەدا ئێمە هەر بۆ خۆمان دەنووسین، بۆیە زۆر گرنگی بە و تاکتیکانە نادەین. ئەو ڕۆژەی کە هاتمەوە، سەرەتا دەبێ یەکشت بزانین لە نووسیندا دەتوانین ئەم کێ لابین. ئەم ڕۆژەی هاتمەوە هەتا بابەتەکەمان تۆزێک جدیتر دەربکەوێت، چکە زۆر ئەگەر توانیت بیرۆکەیەک لە ڕستەیەک دابنێ باشترە لەوەی بیرۆکەیەک بتوانین لە دوو ڕستە دابنێ، واتە چەند وشەکان کەمتر بکەینەوە باشترە بۆ ئەوەی جوانتر کەسەکان تێبگەن. لەبەر ئەوەی هەروەک معلومە لە لای جەنابتان زۆربەی زۆری خوێنەرەکان حەزیان لە بابەتێکە کەوا ئاسان بخوێندرێتەوە، تەنانەت ئێمە خودی خۆشمان وەکو مرۆڤ حەز بەوە دەکەین. ئەو ڕۆژەی کە هاتمەوە ناوی بابەتەکەمانە. سەرەتا بە پێویستی دەزانم ئێمە شتەیەک دابنین کە ئەو چیرۆکە لە چ پێک هاتووە. بۆ نمونە کەسایەتیەکان، کەسایەتەکانی ناو چیرۆکە چەند کەسە. بۆ نمونە کەسێکیان ناوی محەممەدە، کەسێکیان ناوی ئەحمەدە. شوێنەکان: بازاڕ، سەیران، ماڵ. لێرەدا تۆ وەکو نووسەر پێویستە هەموو پارچەکانی چیرۆکەکە ئۆرگەنایز بکەی، ئینگلیزی گوتەنی، یاخود لە نێو کاتیگۆریان دابنێ، پۆڵێنیان بکەی. ئەم پۆڵێنکردنە ئاسانکاریەکت بۆ دەکات بۆ ئەوەی کە نووسینەکە دەست پێکت بزانی چ شتێک لە شوێنێکە و چی لە چیدایە. چونکە ئەگەر نێنووسیت ئەوە دەبێت بە هاکەزایی لە دوی بڕۆی. هەڵبەتە ئەوەش دەتوانرێت بکرێت، بەڵام کە تۆ ئێستا نووسەرێکی سەرەتاییت دەبێت وا باشترە شتەکان بنووسیەوە، چەند بنووسیەوە باشترە. ئێستا ئێمە شتێکی بچووکمان کردووە. شتێکی زۆر گرنگ ئەوەیە هەموو چیرۆکێک سەرەتا ناوەند کۆتایی هەیە. لێرەدا حەز دەکەم زیاتر بۆتان ڕوونکەم بۆ قەڵەمە. ئەم سەرەتایە لەگەڵ ئەم کۆتاییە پێویستە تۆ خوێنەر چی دەوێت، یاخود ئەگەر بۆ خۆشت نووسیت مرۆڤ عەزی لە چییە. مرۆڤ دەیەوێت سەرەتای بابەتەکان بە چێژ بێت بۆ ئەوەی لەگەڵت بڕوە. ئەگەر سەرەتای بابەتەکان بە چێژ نەبوو، ئەوە کەسەکە خەوی دێت، کەسەکە ماندوو دەبێت، کەسەکە لەگەر ناڕوە. لێرە دەبێت سەرەتایەکی وەها دابنێ بە چێژ بێکەوە کەسەکە لەگەر بڕوە هەتا ناوەند. و لێرەدا گرنگێتەکە چییە؟ کۆتاییەکەمان بۆ چییە؟ کۆتاییەکە، کۆتایی کتێب یان کۆتایی ئەم چیرۆکەت لە بوو ئەوەیە کاتێک کە خوێنەر دەگاتە کۆتاییەکەی چێژێک وەربگرێکەوە، بەڵێ ئەم شتێکە خوێنمەوە سوودێکی هەبوو، ئەم شتێکە خوێنمەوە قازانجێکی هەبوو، باشێکی هەبوو، دڵخۆشکردنێکی هەبوو، معریفەتێکی لێ فێر بووم، حکمەتێکی لێ فێرم. لەبەر ئەوە هەروەک چۆن سەرەتا گرنگە، کۆتایش ئاوا گرنگە و نابێ هەرگیز لێبینیان بکەین.